پرسی گۆڕانکاریەکانی کەشوهەوا و یەکێکە لە پرسە سەرەکیەکان کە لە جیهاندا باسی لێەوە دەکرێت و لە عێراقشدا دیارە گۆڕانکاریەکانی کەشوهەوا لە ئێستادا ڕوونتر دەرکەوتووە. بەدەر لە پرسی کێشوهەوا سەرچاوەکانی ئاو لە عێراق لە مەترسیدان هەردوێنێ سەرۆکۆماری عێراق لەسەر ئەم پرسە وتارێکیە بوو. داوای کرد کە چارەسەری کێشەی ئاو بکرێت لەلایەن وڵاتانی ئێران و تورکیاوە کە ئاوی دیجل و فرات و سەرچاوەیەکی سەرەکی ئاو لەو دوو وڵاتەوە دێتە نێو خاکی عێراقەوە. لەسەر ئەم بابەتە لەگەڵ ئەوەی کە بە شێوەیەکی گشتی ئاو لە عێراقدا و لە نێویشاندا ئاوی دیجل و فرات کەمی کردووە. وڵاتی ئێران و تورکیاش لە ئێستادا لە هەوڵی دروستکردنی چەند بەنداوێکن کە ئەو بەنداوانە ڕاستەوخۆ دەڕژێنە ناو خاکی عێراقەوە. مەترسیەکانی کەمبوونەوەی ئاو لە عێراقدا وەکو کەسانی شارەزا لە بوارەکەدا باسی لێوە دەکەن سەری هەڵداوە. لەسەر ئەم بابەتە میوانێکمان دەبێت گفتوگوی زیاتر لەگەڵ ئەودا دەکەین کە دیارە زانیاری لە وەردەگرین هۆکارەکانی کەمبوونەوەی ئاو مەترسیەکانی کەمبوونەوەی ئاو بەڕێز حەمید حوسێن کە بەڕێزیان بەڕێوەبەری گشتی سنتەری نیشتیمانی بەڕێوەبەرایەتی سەرچاوەکانی ئاوی عێراقن ڕاستەوخۆ لە بەغدادەوە میوانی ئێمە دەبێت. ڕێز کاک حاتم زۆر سپاس بۆ ئامادەبوونت. لە ئێستادا ڕێژەی ئاو لە عێراقدا هیچ گۆڕانکاریەکی بەسەر داهاتوە کە مەترسیدار بێت؟ زۆر سپاسان دەکەم بۆ میوانداریکردنم. ئاسایشی ئاوی پێویست و گرنگە بۆ هەموو وڵاتەکان بەتایبەت بۆ عێراقیش لە ماوەی ڕابردوودا و لە ئێستاشدا بەتایبەت لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا کەوتۆتە بەر کاریگەریەکی زۆری کەمی ئاستی ئەو ئاوەی کە دێتە ناوە عێراقەوە ئەوەش بەهۆی پەرەپێدان و بنیادنانی بەنداو لە وڵاتەکانی سەرچاوەی ئاوە و هەروەها بەهۆی گۆڕانکاریەکانی ئاوهەواوە. لە 10 ساڵی ڕابردوودا تێبینی ئەومان کردووە کە ساڵەکانی کەم ئاوی زیاتر دووبارە دەبنەوە ڕوودەدانە، بەڵام لە ڕابردوودا ساڵەکانی کەم ئاوی 10 ساڵ جارێک ڕویان دەدا، بەڵام لە ئێستادا لە ماوەی 3 ساڵدا 2 ساڵ بۆ 3 ساڵ کەم ئاوی دروست دەبێت و بە ئاستی بارانبارین کەم دەبێتەوە. هەروەکو بەڕێزت فەرمووت دوێنێ سەرۆکۆمار دکتۆر لەتووفێک کە پێشتر وەزیری سەرچاوە ئاویەکانی عێراق بوو بۆ ماوەی 7 ساڵ لە حکوومەتی فیدراالی عێراقیدا ئاماژەیدا بەو کێشە و ئاستەنگانێک کە ڕەنگە ڕوبەڕووی بەڕێوەبەرنی سەرچاو ئاویەکان ببنەوە و ئاماژەیدا بە پێویستی و گرنگی پشتیوانیکردن لە پرۆژەکانی ئاو بۆ خێرا ڕوبەڕبوونەوەی ئەو کێشەیە و خۆگونجاندن لەگەڵ کەمبوونەوەی ئاستی ئاو. ئێرانی دراوسێ دەستکردو بە دروستکردنی چەندین بەنداو لە ماوەی 10 ساڵی ڕابردووشداوە و لە ماوەی 5 ساڵی داهاتووشدا زۆربەی زۆری ڕێڕەوە ئاوی هاوبەشەکان لەگەڵ عێراقدا دەگۆڕێت. تورکیاش تا ئێستا بەردەوامە لە دروستکردنی بەنداوە و پرۆژەی ئاودێری خۆ ئەگەر بێت و ئەو پلانانە کە هەردوو دەوڵەتەکە ئێران و تورکیا ئەنجامی دەدەن و تەواوی بکەن لە کاتی و خۆیدا ئەوە ئاستی ئاو کە بەرەو عێراق دێ بە ڕێژەی لە 150 کەم دەکات. ئەوەش دەبێتە هۆی زیادبوونی کاریگەریەکانی وشکە ساڵی و کەم ئاوی و زیادبوونی کۆمەڵە گۆڕانکاریەکی تریش کە بەسەر کەش و هەوادا دێت و کاریگەریشی دەبێت لەسەر ئاستی دابارین لە عێراق. ئەوەش تەنیا کاریگەریەک نییە بەڵکوت لافاو دروست دەبێت، وشکە ساڵی زیاتر دروست دەبێت چونکە دابارینی ئاو لە ماوەیەکی کەمدا دەبێتە هۆی دروستبوونی لافاو. هەروەکو چۆن ساڵی ڕابردوو لە هەولێر ڕوویدا و هەروەها نقمبوونی کۆمەڵێک شاری تر وەکو چۆن لە واست و دیوانی و بەغدا ڕوویدا چکە لە ماوەیەکی کەمدا بڕێکی زۆر باران دەبارێت. لەبەر ئەوەی کە سەرۆکۆمار لە دوێنێ لە وتەکەیدا ئاماژەی پێدا و بەگوێرەی ئەو ڕاستپەردانەی کە لە وەرکشۆپەکانەوە دەرچوون هەمویان ئاماژە بۆ دەدەن کە پێویستە
و بەرهێنان بکرێت لە بواری ئاودا و ئاو بە شێوەیەکی باش بەڕێ ببرێت بۆ ئەوەی کە بتوان خۆمان بگونجێن و ڕوبەڕووی کێشەی کەم ئاوی ببینەوە. ئەوە جگە لە کارکردن بۆ بەتیهێنانی پێکهێنانی تیمێکی دانوستکاری باش بە سەرۆکایەتی سەرۆکۆمار و سەرۆکوەزیران و هەموو لایەنە پەیوەندیدارەکانی وڵاتە بە مەبەستی دانوستانکردن لە گەڵۆتانی دراوسێدا بۆ گرنگتەکەوت و مسۆگرکردنی پشکە ئاوی عێراق لە هەردوو ڕووباری دیجلە و فڕات و لقەکانیان کەواتە کێشەکان گەورن ئاستەنگەکان گەوران بەڵام پێویستمان بە کۆمەڵە ڕێوشوێ گرتنە بە ڕێوشوێنێکی خێرایە بە مەبەستی پێکێنان و دروستکردنی استراتیژێتیە کە بە زووترین کات جێبەجێ بکرێت لە ماوەی 5 ساڵ تا 10 ساڵی داهاتوو بە مەبەستی ڕوبەڕووبوونەوەی ئەو کێشەیە. باشە کاک حاتەب دەوترێت کە عێراقی کێکە بەپێی نوێترین راپۆرتی دوای هێمین راپۆرتی UN کە بڵاوی کردوێتەوە عێراقی هێکە لە وڵاتانی کە گۆڕانکاریەکانی کەشوات تێیدا دەردەکەوێت. لە ئێستادا مەترسی یاخود بڕی ئاوی پێویست لە نێو دیجلە و فراتدا چەندێک کەمی کردووە کە سەرچاوی سەرکین بۆ پێدانی ئاو بژانەوەی ئاو کەرتی ئاو لە هەموو عێراقدا. بەڵێ بێگومان وەزارەتی سەرچاوە ئاویەکان بە هەماهەنگی لەگەڵ هەموو لایەنە پەیوەندیدارەکان وەزارەتی کشتتوکاڵ وەزارەتی ژینگە وەزارەتەکانی تر کۆمەڵێک ڕێوشێنی پێویستی گرتوتە بەر کە پێویستە لایەنە حکوومیەکان بێگرنە بەر بۆ جێبەجێکردن کۆمەڵە ڕێوشێنێک بۆ ڕوبەڕووبوونەوەی کێشەی کەم ئاوی لە 2015 تا 2035 زۆر بەداخەوە. ئەو پارەی کە تەرخان کراوە زۆر کەمە ئەوەش بێتە هۆی دوکەون جێبەجێکردنی زۆرێک لە پرۆژەکانەوەش قەیرانەکەی گەورەتر کردووە. عێراق و وڵات ماهی لە 2015 تا 2022 دەبوو 20 میلیارد دلار تەرخان بکرێ بۆ هەموو کارتە ئاویەکان چ بۆ وەزارەتی شارەوانی بەیاوە سەرچاوە ئاویەکانە وەزارەتی کشتتوکاڵ بەڵام ئەوەی کە تا پێسە تەرخان کراوە لە سەدایەکی ئەو بڕەپارێت تێناپەڕێت. ئەوەش قەیرانێکی گەورەی دروست کردووە بە تایبەتی پەیوەندیدار بە ئاسی ئەو ئاوەی کە دڕژێتە ناو عێراقەوە. باشە دەزانین کە ئێستا تورکیا خەریک و ئامادەکاری و دروستکردنی نزیکەی 22 بەنداوە کە ئەم 22 بەنداوە چەندانەیەکیشیان دەکەوێتە سەر دیجلە و فراتەوە کە ڕێڕێوی سەرەکی ئەو ئاوە لە تورکیاوە دێتە نێو عێراقەوە. ئەو ئەلیسۆیەکێک بوو لەو بەنداوانی کە دروست کرا کە بەداخەوە عێراق نەیتوانی ڕێگری لە دروستکردنی بکات تا ئێستاش. ئێستا لە هەوڵی دروستکردنی بەنداوی جەزیرەدایە کە ڕاستەخۆ دەکەوێتە سەر ڕووباری دیجلە. هەوڵەکان چین بۆ ڕێگری لە تورکیا بۆ دروستکردنی ئەم بەنداوە و ئەم بەنداوە ڕێژەی چەنی ئاو بۆ دیجلەدا دەستەبەر دەکا. بەڵێ تورکیا چەندین بەنداوی دروست کردووە پلانەکە 22 بەنداوی گەورە بوو بەڵام زۆربەی ئەو پلانە ئەتوانێت بڵێن لە سەدا 90 ئەو بەنداوانە دروستکراون. بەنداوی جەزرە ماوە بەنداوێکی بچووکتریشەیە کە لەسەر ڕووباری دیجلە دروست دەکرێن ئەو بەنداوان ئەگە دروست بکرێن ئەوە کارەساتێک بە عێراق دەخڵقێنە چونکە تاکو ئێستا سەدی ئەلیدۆس بەنداوی ئەلیسۆ بەنداوێکە بۆ بەرهەمێنانی کارەبا بەڵام بەنداوی جەزرە ئەگەر کە لەسەر ڕێڕەوی ئاوی ئەلیسۆیە ئەوە ئەو ئاوانی کە لە بەنداوی ئەلیسۆ دێنە خوارەوە ئەوە ئاڕاستی دەکات بۆ پرۆژە ئاویەکان بۆ شێوەیە عێراق بەش دەبێت لە ئاو چونکە ئاسی ئاوەکە زۆر دادەبەزێت و کەم دەکات ئەوە جگە لە دابەزین و کەمبوونەوەی جۆری ئەو ئاوەی کە دڕژێتە ناو عێراقەوە. بۆیە عێراق یاداشنامەیەکی ڕسمی لە ڕێگەی وەزارەتی دەرەوە ئاراسی حکوومەتی عێراق کردووە تورکیا کردووە بۆ وازێنان لە جێبەجێکردنی دروستکردنی بەنداوی جەزرەک چکە کاریگەری خراپی لەسەر عێراقیە چونکە ئەو بەنداوە بەنداوێکی ئاودێریە تورکیا تا کوێسە بە ڕسمی وەڵامی نەداوینەتەوە و هەوڵ دەدا دەستا و دەستمان پێ بکاتەوە بۆ ئەوەی کە بارەدۆخی عێراق بقۆزێتەوە کە لە رووسیاسیەوە شڵقا و شەڵەشاو بۆی کە بەنداوەکە جێبەجێ دەکات بۆیە هەوڵ دەدەین لە ڕێگەی حکوومەتی نوێوە
بە پشتیوانیکردنی سەرۆک وەزیران تیمێکی دانوستکاری دا پێک بهێنرێت بۆ کارکردن بۆ ڕێگر لە دروستکردنی ئەو بەنداوە چونکە کاریگەری گەورەی زۆر هەیە لەسەر ئاست و جۆر و ڕێژەی و ئەوەی کە دەڕژێتە ناو عێراقەوە جموجۆڵەکە بەڵام پێویستمان بە ئیرادەیەکی سیاسی گەورەیە پێویستمان بە ئیرادەیەکی بەهێزی لایەنە تەکنیکیەکانە بۆ بەڕێوەبەرنی دۆسیەکە بە شێوەیەکی تەواو ڕێگەتن لە دروستکردنی و بەنداوە باشە ئێستا دەتوانرێت بوترێت کە عێراق لە قەیرانی ئەودایە بەڵێ عێراق دووچاری قەیرانێکی گەوری ئەو بۆ یەکەمین جار لە مێژوویدا 4 ساڵە دووچاری کەم ئاوی بینەوە بۆیە ئێمە لە سایی کاریگەری کەم ئاوێکی زۆر گەورەداین و پێویستە ڕێوشوێنی گەورە و پێویست بگیرێتە بەر بە دابینکردنی ئەو بۆ هەموو پارێزگاکان ئەوەش بە گوێرەی ئەو پلانەی کە دانراوە بۆ نێهێشتنی زیادە ڕۆیەکان و سنوودارکردنی بۆ گەاندنی ئەو بە هەموو پارێزگاکان بەتایبەت پارێزگاکانی باشوور چکە لەوێ وشکە ساڵێکی گەورەمان هەیە لە ناوچەکانی باشوور بەتایبەتی لە هۆڕەکان کە ئەمانە هەمویان وای کردووە کە وەزارەتی سەرچاو ئاویەکان و ئەو لایەنێکە پشتیوانی دەکەن کار بکەن بۆی کە ئەو بگەێنەمە پارێزگەکان بە شێوەیەکی دادپەروەرانە بەڵام داهاتی ئاو کە دەگاتە عێراق بۆ چوارەمی ساڵ لەسەر یەکە کەمترە لە ساڵەکانی ڕابردوو و ئاوی ئەمبارکرا و گەیشتۆدە لە سەدا 11 بەراورد بە ساڵی 2007 ئەوەش دەبێتە هۆی بەردەوامبوونی ئەو بارودۆخەی کە ئێستا هەیە ئەوەش ئاستەنگی گەورە دروست دەکات بۆ دابینکردنی پێداویستەکانی ئەو بۆ هەموو بەکارهێنان جیاوازەکان ئەو لەوێتی سەرەکی بریتە لە بەکارهێنانی ئاو بۆ ئەمبارکردنی ئەو بۆ دەمکردنی ئاوی خواردنەوە و ئاو دیاریکردنی کشت و بەربوومە کشت و کاڵیەکان باشە دەزانین کە ئاو یەکێکە لە سەرچاوە سەرەکیەکە بۆ بژانەوەی گوندەکانیش بە تایبەتی ئەوانەی کە سەرچاوی کاری سەرەکیان کشت و کاڵکردنە گوندەکانی عێراق لە ئێستادا بەهۆی کەمبوونەوە و دەستخستنی ئاوە مەترسی چۆڵکردنیان لەسرە و کەمبوونەوەی بەروبوومیان لەسرە بەڵێ گوندە دووردەستەکان بە تایبەتی لە ناوچەکانی ناوەڕاست و باشوور عێراق دووچاری کەم ئاوی گەورە بوون لایەنە حکوومەکان کە لەوێن کار دەکەن هەوڵ دەدەن بۆ کەمکردنەوەی ئەو زیانانەی کە کەوتونەتەوە بۆ بەردانەوەی چونکە بەردانەوەی ئاوی هەردوو ڕووباری دیجلە و فرات کەمترە لە چاوەرزەکانی تر ئاوی ئەمبارکرا و کەم بوو باران کەم بوو لەبەرەوە پێویستە پلاندا بندرێت بۆ درێژەدان بە تەمەنی سەرچاوەکانی ئاو بۆ دابینکردنی ئاوی خواردنەوە بۆ زەربەی پارێزگاکانی عێراق ئەمە پلانی سەرەکیمانە بەڵام هەندێک شوێنی دووردەست هەن کە دەستدرێژی دەکرێت لەسەر پشکی ئاو دابینکردنی ئاو کەمتر دەبێتەوانێ بە کەمتر ئەو دەکاتە شوێنە دوورەکان بۆیە هەوڵ درراوە هێزەکانی پۆلیس و سوپا ڕابسپێرن بۆ نەهێشتنی ئەو پێشێلکاریانە بۆ هەروەکەوتم ئاستەنگەکان گەورن کەم ئاوی ئەو ئاستەنگانە دروست کردووە بۆیە ئێمە پێویستمان بە هاریکاری و لەگەڵ یەکتریدا لە نێوان وەزارەتەکان و هەوڵەتیان و حکوومەتدا پێویستە متمانە هەبێت شەفافیت هەبێت لە مامەڵەکردنماندا بۆ تێپەڕاندنی ئەم قەیرانە کە عێراق دووچاری بووە لە ئێستادا چکە قەیرانێکی زۆر گەورەیە و پێویست بەوە دەکات کۆشەکان یەک بخرێن چ لە هەرێمی کوردستان چ لە حکوومەتی فدرالی هەروە هاوڵاتیان و وەدانانی کۆمەڵە سیاست و کارکردن بە کۆمەڵە ڕێنماییەکێک گرنگ لەلایەن حکوومەتەوە بۆ خزمەتکردنی هاوڵاتیان بۆ تێپەڕاندی قەیرانەکە بە کەمترین زیان باشە کاک حاتەم لە چەند ساڵی ڕابردوودا بە دیاریکراوی هەڵە نەبم لە 2010 ئاوی شەط العەرب کە یەکێکە لەو سەرچاوە ئاویانی لە عێراقا سەرچاوەیەکی سەرەکیە ڕێژەی بەرزبوونەوەی یۆ دەگەر بڵین خوێی تێدا زیاد کرابوو ڕۆنتر بڵم ئاوی خواردنەوە لە عێراقا و شەط العەرب و سەرچاوە ئاویەکانی ناوخۆی دیکەی عێراق تا چەند دەستەبەرن بۆ بەکارهێنان و بۆ خواردنەوە بۆ چۆرە جیاوازەکانی بەکارهێنان بۆ پارێزگای باسرە کەتوانە بڵێن تایبەتمەندیەکی تایبەتی هەیە بۆ دابینکردنی ئاو ئێمە پلانمان هەیە کە ئاوی زیاتری بۆ دابین بکەین و پێویستە ئەو بڕ ئاوەش بگاتە پارێزگای بەسرا چکە تایبەتی زۆری هەیە و شەط العەرب کەوتۆتە بەرکاریگەری بەرزبوونەوەی ئاستی خوێ
لە ئاوەکەدا 2010 حاڵەتی ژەهراوی بوون و ئەو ڕێشوێنە خاخولیچکانی کە گیرانە بەر لە ساڵەکەدا وای کرد کۆمەڵێک پندوانە وەربگرین لەم 2-3 ساڵی ڕابردوودا بۆیە ئاوی پێویست دابین کرا بە پارێزگای بەسڕە و ئەو کێشە و ڕووداوانەی کە 2010 ڕوێندا دووبارە نەبوونەوە لە ماوەی ڕابردوودا چونکە ئێمە پابند بۆین بە دابینکردنی ئاوی پێویست لە شەرق العەرەب بە وارووا دابینکردنی ئاو لە هەردوو کەناڵی بەدعا کە بە کەڵکی خواردنەوە دێن چەند ڕێشوێنێکی تریش گیرانە بەر کە پارێزگای بەسڕە و وەزارەتی شارۆنی گرتیانە بەر بە دابینکردنی ئاوی خواردنەوە بە هەوڵاتیانی و پارێزگایە. بەڕێز کاک حاتەم هەوڵ دەدەم ئەمە بکەمە دوا پرسیار. هەرێمی کوردستان دەزانین کە شەواکەی لەبارترە زیاتر لە ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق لە بڕی دابارینە لە وەرزی بارانباریندا. حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا چەند بەنداوێک دروستکە لە هەرێمی کوردستانە، بەڵام ئەوەی هەبوو کە حکوومەتی عێراقی لە ئێستادا جۆرێک لە ڕێگریەک و هەڵپەساردنێک بۆ ئەم پرۆژەیە دەستی پێکردو. هۆکاری ئەمە چییە؟ و دروستکردنی ئەم بەنداوانە هیچ کاریگەریەکی خراپ دەکات لەسەر بە شێوەیەکی گشتی لەسەر عێراق؟ بەهۆی کێشەی کەم ئاویەوە کە بە بەردەوام دووبارە دەبێتەوە پێویستە کۆش و هاوکارەکە ئەمانەی بخێن بۆ بنیادنان دۆستکردنی استراتیژیەتێکی شەفاف و ڕوون و سەرکەوتوانە لەلایەن هەموو لایەنەکانی حکوومەتی عێراقی لە نێویشیاندا حکوومەتی هەرێمی کوردستان، چونکە دروستکردنی بەنداوەکان لە هەرێمی کوردستان دەبێت لە ڕێگەی حکوومەتی فدرالیەوە بێت، لە ڕێگەی استراتیژیەتێکی نیشتیمانیەوە بێت کە وەزارەتی سەرچاو ئەوەکان دروستی کردو دای ڕشتە بە هاوکاری هەموو کەرتە جیاوازەکان کە نوێنەرانی حکوومەتی هەرێمی کوردستانیان تێدا بووە و لە کۆڵنەوە استراتیژیەکەدا کۆمەڵێک بەنداو هەن کە پێویستە لە هەرێمی کوردستان دروست بکردن بۆ بەرهەمهێنانی کارەبا دامکردن ئاوی خواردنەوە، بەڵام 2 ساڵی ڕابردوودا بینیمان پلان هەیە بۆ دروستکردنی کۆمەڵە بەنداوێکی زیاتر لە هەرێمی کوردستان. ئەو ڕێوشوێن و ڕێکارە تاگلایەنەیە یارمەتی هەڵوێستی عێراق ناداتە چ لەسەر ئاستی ناوخۆ چ لەسەر ئاستی دەرەکی. لەبەر ئەوە لە ماوەی 2 مانگی داهاتووتە پشت بەخواتە توێژینەوە یا لە کۆڵنەوە استراتیژیەکە نوێ دەکرێتەوە کە تایبەتە بە سەرچاو ئەوەکان کە لە 2014 ئامادەکراوە و ئەو کات حکوومەتی هەرێمی کوردستان بەشێک بوو لە توێژینەوەکە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی لیژنە تەکنیکەکان و ئەندامێکی کارای ئەو استراتیژیە بێت بۆ دانان و داڕشتنی پلانەکانی خۆی بە گوێرەی ئەو استراتیژیە و پاشان پەسەندکردنی لەسەر ئاستە نیشتیمانیەکەی بۆ ئەوەی کە هیچی کێشەیەکمان نەبێت یاخود لایەنی دارەکی دەست تێوەردان نەکەن بە دروستکردنی دەرزێک لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فدرالی لە ڕێگەی دروستکردنی ئەو سەردانەوە یا بەنداوانەوەی کە حکوومەت فدرالی ڕازی نییە لەسەریان، بۆیە ئیمکانەتی ئەوە هەیە کە هەموو ئەو پرۆژە و بەنداوانە بخرێنە چارچێوەی ئەو توێژینە گشتی وڵاتەوە. ئەوەش وا دەکات مۆرکێکی داینامیکیانەتری پێبەخشێتەوە کاریگەریشی نابێت لەسەر استراتیژیەتی گشتی وڵات و چونکە ئەو استراتیژیە تەواوکاریە پێویستە کاری پێ بکرێت و هەبێت لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فدرالی و بژاری هاریکاری و هاوکاری و وتیوێش و دانستان بژاردەی هەرە گرنگە بۆ ئامادەکردنی ئەو استراتیژیەتە. لەبەرەوە بڵێ هەندێک لەو بەنداوانەی کە بڕیار وایە دروست بکرێن ڕەت کراونەوە بە تایبەتی و بەنداوانەی کە لە دەرەوەی توێژینەوەکە بوون، چونکە ئەو بەنداوانەی کە پێشنیار دەکرێت دروست بکرێن پێویستە لایەنە فەنیەکان کە لە چوارچێوەی توێژینە سەرچێکەکان ڕەزامەندی لەسەر دەربڕن. بەڕێز حاتەم حەمید حسین کە بەڕێزیان وەکو بەڕێوەبەری گشتی سەرۆکای نیشتیمانی بەڕێوەبەرەتی سەرچاوەکانی ئاوی عێراق لە بەغدادەوە میوان مابووی زۆر سوپاس بۆ ئامادەبوونیت. ماندوو نەبێت.